لە حەبسەخانی نەقیبەوە بۆ شاژنەکانی سیلیکۆن و فیلەر. لە مێژووی دوور و نزیکی ئێمەدا ژن پێگە و ڕۆڵ و دیار و بنیادنەری هەبووە لە کوردستان، هەر لە هاوشانی خەباتی نەتەوایەتیەوە بۆ کایە جۆرا و جۆرەکانی تری ئەدەب و هونەر و کۆمەڵایەتی. هەر ئەم پێگە بەرزەی ژنە لە سیەکانی سەدەی ڕابردوودا حەبسەخانی نەقیب بەرهەم دێنێت و دەبێتە یەکەم ژنە چالاکوانی کوردستان و ناوچەکە. حەبسەخان هێندە بڕۆیە بە خەباتی نەتەوایەتی و ڕۆشنبیری هەبووە کە ماڵەکەی خۆی دەکاتە قوتابخانە و کیژۆڵەکانی سلێمانی تێدا فێری پەروەردە و خۆراگری دەکرێن. هەر دنیابینی فراوانی حەبسەخانە کە ساڵی 1930 نامەیەک بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی نەتەوەکان لە جنێڤ دەنێرێت و داوای دەوڵەتی کوردی دەکات. ئەمە هەرتەنیا حەبسەخان ناگرێتەوە، بەڵکو چەندین شاژنی ڕەسەنی وەک مەستوورەی ئەردەڵان و عادیلا خان و لەیلا قاسم و چەندان ئافرەتی تری شۆڕەجێڕی دیکەش بەرهەمی فەرهەنگی دەوڵەمەندی کوردین. چاودێران پێیان وایە ئێستا مێژوە پڕشکۆی ژنی کورد ڕۆتی خۆی لەدەستداوە و شاژنەکانی سیلیکۆن و فیلەر هەموو بەهایەکیان بەزاندووە. مۆدێلە کوردەکان حکومەتی جوانکاری یان باندەکانی تاوانکاری لە هەموو شوێن و لە هەموو مەراسیمێکدا هەن. قسەشیان لەسەر هەموو شتێک هەیە و ئەگەر ڕۆژێک دەرنەکەون ئەوە ڕۆژی دواتر بە زیادەوە قەرەبووی دەکەنەوە. ژیانیان بریتە لە ڤلۆگ و ڤیدۆ ستۆری و سناپ، هەر لە خەوتن و جلکڕین و میوانداری و ماکیاژ و هاوسەرگیری و جیابوونەوە تا دەگاتە کێشە تایبەتیە کەسێکان. ئەمانە دروست وەسفی ئەو کچە گەنجانەیە هەرجەکارانە کە خۆیان ناو کچە مۆدێل. ئەوان هەموو گیانیان داوەتە بەردەرزی و نەشتەری دکتۆرەکانی جوانکاری تا بتوانن بە بەردەوامی لە بەردەمی شاشە و سەرپەڕەکانی سۆشیال میدیا هەبن و سەرنجی خەڵک بەلای خۆیاندا ڕابکێشن. شارەزایان پێیان وایە ئەم مۆدێلانە پشتیان بە هیچ بەهرە و توانست و بڕوانامەیەک نەبەستووە بۆ دەرکەوتن و هاتنە پێشەوەیە، بەڵکۆوەی زیاتر پشتیان پێبەستووە زۆری نەشتەرگەریە جوانکاریەکان و هاوشێوەی بوونیانە لەگەڵ ئەکتەریان کەسێکی دیار و دەرکەوتوو. دیاردەی کچە مۆدێلەکان لای بەشێکی کەمی خەڵک پەسەندە و بەشە زۆرەکەی کۆمەڵگەی کوردیش دژ و دژبەری ئەو هەموو ئامادەی ئەو کچانن کە ناویان لە خۆیان ناوە مۆدێڵ. بەشێکی زۆری خەڵک دەڵێن دەرکەوتن بەو جۆرە وەو شێوازە لەگەڵ کولتور و فەرهەنگی کوردیدا نایەتەوە. ئەم جۆرە کشانە بوونەتە عایبێکی گەورە و بوونەتە هەڕەشە بۆ سەرژانی ئەو کچە هەرزەکار و تازە بێگەشتوانەش، چونکە مۆدێلەکان دەبن بە نمونەیەکی نەشیا و خراپ بۆ لاساییکردنەوە. ئەوەی کە بۆتە مۆتەکەی چاوی خەڵک میدیا و زۆر و زەوەندەکان بە جۆرێک هیچ میدیایەک نەماوە بەشێک لە مۆدێلەکان بابەتی ڕۆژ و هەفتەی پێگەرم نەکات. میدیا و تۆڕەکان کانیاوی فێنکی مۆدێلەکان و لێەوە عارزی خۆیان و لە شولاریان دەکەن بێ ئەوەی هیچ شتێکی گرنگ پێشکەش بکات. ئەوەی کە مۆدێلەکان لە میدیاکانەوە باسی دەکەن تەنیا و تەنیا ئەوەیە ئەم ئۆتۆمبیلە چۆن کڕی، کێ کردی بە دیاری ڕۆژی لەدایک بوونت، چۆن بازار دەکەیت، چۆن دەخەویت و چۆن دەخۆیت، چونکە لە بنەڕەتدا ئەمانە هیچ لە هەڵبەیاندا نییە و سەرباری هەموو ئەوانەش لە نێو هێندێک دەستگا و فەرمانگەی حکومەتیش بەهۆی نزیکیان لە بەشێک لە بەرپرسان دەستیان تا ئاستی واژۆی قەڵەمە سەوزەکەی بەڕێوەبەردەچێت. ئەوەی جێگەی سەرنجە لە پشتی نمایشی کچە مۆدێلەکان جۆرێک لە بزنس و کاری تاوانکاری ئەنجام دەدرێت. پێشتر و پارساڵ بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و تەزویر و خەڵەتاندنی پیاوان چوار لە دیارترین ئەو کچە مۆدێلانە دەستگیر کران و خرانە زیندان و حکم دران. دواتر حکومەتی هەرێمی کوردستان بە فەرمی بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری دیاردەی مۆدێلیزم لێدوان و دیدار و دەرکەوتنی ئەم قسانەی لە میدیا دیارەکان قەدەغە کرد و حکومەت هەڕەشەی داخستنی لە هەر کەناڵ و دەستگایە کرد کە گرنگی ناپێویست بۆ قسانە بدات بۆ بزواندنی هەستی خەڵک بەکاریان بهێنێت. کێشە سەرەکیەکە ئەوەیە لە دنیادا دەبێت کۆمەڵی پێوەری ستاندار و جێگل لەو کەسانەدا هەبێت کە دەبێتە مۆدێڵ. لە منەڕەتدا مۆدێڵ هەر تەنها هەبوونی جەستەیەکی سەرنجڕاکێش و سیحراوی نییە بۆ بزواندنی غەریزەکانی پیاوان، بەڵکو لەسەر و هەموویەوە دەبێت خاوەن ڕۆشنبیرێکی فراوان بێت، توانا و لێهاتوو بێت لە وتارداندا. ئەوەی کە پێویستە مۆدێلێک هەیبێت بریتیە لە شارەزابوون لە فەرهەنگ و کولتوری نەتەوەکانی دیکە و لانی کەم ئاگاداری مێژوو دیاردەناسیە جیهانەکان بێت. ئەوەی لە ناو مۆدێلی کووردا هەیە بێسەر و بەرەیەکەی ئەو سەری دیار نییە. ئەوەی کە نایدۆزیتەوە کەمێک ڕۆشنبیریە لایە. لە هەمووشی داغبارتر ئەوەیە ناوی کەسایەتی لە خۆیان دەرێن و خۆیان بە پەبلیک ڤیگەر دەزانن. کێشەکە ئەوەیە نازانن واتای کەسایەتی فیگەرەکان یعنی چی. ئەگەر وا بێت ژنە گرنگ و خاوەن پێکەکان لە مێژووی کووردا پێوەرێک نامێنێتەوە بۆیان. ئەگەر ئەمانە کەسایەتیەکی هێندە گرنگن ئەدی کوا بەرهەم و هونەر و داهێنانێکیان. خۆ ناکرێت مۆدێل چاوی گوێ بکات و بەو هەموو مۆدێلەشەوە داهێنان و هونەرێکیان نەبێت. ناکرێت تۆ بڵێ من جی کلاس دەکڕم بە گەنجێکی ماندووی ئەو وڵاتە بڵێ بڕۆ تۆش سیوچەکەی بکڕە ئەگەر پێت دەکردرێت.
وراسایی قایەکەی مەکڕە محاولە بکە پاتری کۆنتڕۆڵەکەی بکڕی. ناکرێت ئەم دەستەواژە ترسناکەی وەک من هێندە ژیانم خۆشە و دەوڵەمەندم لە سای مۆدێلمەوە شوو ناکەم بەڵکو ژندێنم بیخەیتە بەرگوێی هەرزەکارێک. بێ هاوژینم بۆچی لەبەرەوەی کە من سارم پێیە پارەم پێیە پێویستم بۆی ژن بێنم نەکشوو بکەم. ناکرێ هیچ لێپرسینە و چاودێریەک نەبێت بە دووشە و ڕۆژێک ببیتە خاوەنی هەموو ئەو شتانی مرۆڤێک لەم نیشتیمانە تا کۆتایی ژیانی بۆی بەدەست نایەن. تێکڕای مۆدێلە کوردیەکان هێندەی باگراوندێکی ناشاز و ناجۆریان هەیە هەموو تاکێکی ئەم نیشتیمانە دەزانێت ئەمە بەرەنجامی لێهاتووی نییە و ئەم ماستی سەرمێزە نەگم و بەڵکو سەرمایەدار و بەرپرسێکی گەورەی تێدایە. بۆیە گرینگە هەمووان لە ئاز ئەم مەترسیە دەنگ هەڵببڕن و نێڵن ئاواتی بەدەستهێنانی ئەو ژیانی ئەوان ڕیکلامی بۆ دەکەن ببێتە خەونی مناڵونەتەوە تازە پێگەیشتەکانمان. چونکە ئەو خەونە لەسەر بنەمای بێبەهابوونی خۆیان دێتە دی ئەوەش گەورەترین لێدانە لە پەروەردە و داهاتووی مناڵەکانمان.